ڕۆڵی میدیا لە ئاراستەکردنی کۆمەڵگا ئەمە ناونیشانی دیبەیتێک بوو کە بۆ ژمارەیەک لە نووسەر و ڕۆژنامەنووس لە شاری کەرکووک ساز کرابوو. لە دیبەیتەکەدا تیشی خرایە سەر ئەو ڕۆڵە ئەریێنیانەی کە لە ماوەی ڕابردوودا میدیا لە کوردستان ئاراستەی کردووە و هاوڵاتیانی تووشی دابەشکردن و بێئومێدی کردووە. ڕۆژنامەنووسێکیش پێی وایە میدیای کوردی نەیتوانیوە تاکی کورد وا لێ بکا لەسەر پێی خۆی بوەستێت. میدیای ئێمە میدیایەکە ئایدۆلۆژیانە بیرەکاتەوە، مەسەلەن چەپی تایە، ڕاستی تایە، ناسیۆنالیستی تایە، بان چەپی تایە، فرەڕەهەندی تایە، ئیسلامی تایە. هەموو ئەمانە نەیانتوانیوە بەیەکەوە ئینسانی کورد لەسەر پێی خۆی ڕابگرن، یان هەموومان وا لێ بکەن کە نییە کە میدیای ئێمە بەرەو خۆخاوەنی بەرێ. ئەمە گرفتەکەیە. من لەوێستم ئەوە بڵێم میدیا نەیتوانێت بەرەو خۆخاوەنیمان بەرێ. بۆیە لەم بارودۆخە جیاوازەیە کە ئەمە جیاوازی خراپایە، نەک جیاوازی باش، چونکە جیاوازی باش سوودی هەیە بۆمە، بەڵام ئەم جیاوازی خراپان ئەومان لێکە کە پێمان وابێ کە ئەم میدیایە دەبێت سەر لەبەری ئەم میدیای پیا بچین. هەر لەو دیبەیتەدا تیشی خرایە سەر ڕۆڵی میدیا لە دروستکردنی کۆمەڵگەیەک کە بتوانێت ڕایگەشتی دروست بکات. نووسەرێکیش دەڵێت میدیای کوردی بەردەوام هەوڵی داوە خەڵک لە فۆرمی حزبی و دوور لە فۆرمی نیشتیمانی ئاراستە بکات. میدیای کوردی من لە دیبەیتەکەش ئاماژەم پێدا، دیبەیتێک میدیایەکی مزەیەفە، میدیایەکە لەسەر تێڕوانینێکی شەڕانگێژی، لە تێڕوانینێکی مەساڵحی اقتصادی سیاسی نەک بەمانە بە فۆرمە گشتیەکەی بۆ فۆرمەکردن، بەڵە سیاسی بۆ دەستگرتن بەسەر پێگەیەکی جوگرافی زیاتر، بۆ هەژمونی هێزی سیاسی هێزی حزبی بە شێوەیەکی گشتی. بۆیە دەکرێت بڵین لە ڕووی پەروەردەییەوە و لە ڕووی سەقافی و کۆمەڵایەتیەوە میدیای کوردی میدیایەکی مزەیەفە، میدیایەکە هەوڵی داوە بەردەوام خەڵک بە ئاراستەی تێگەیشتن تەنها لە فۆرمە حزبیەکەیەوە دوور لە فۆرمە نیشتیمانیەکەیەوە. ئەمە هەوای کردووە ئینسانی ئێمەی پەرش و بڵاو کردووە، ئینسانی ئێمەی کردووەتە بەدایان ئاراستەی جیاواز، و بۆیە ژیانی لەم پێگەیە کردووە بە دۆزەخێک کە ڕەنگە مەترسی زۆر گەورەتری بەدوایەوە بێ. لە ئێستادا میدیای کوردی بە سەرد و بەشدا دابەش بووە، بەشێکیان بە ئاراستەی جوانکردنی دەسەڵات کار دەکات و بەشێکی تریان وەکو ئۆپۆزیسیۆن دەوێت خۆی پیشان بدات. ئەمەش کۆمەڵگای کوردی بە دوو ئاراستەی جیاواز بردووە. لە جیاتی دروستکردنی کۆمەلگایەکی تەندروست، کۆمەلگایەکی ناتەندروست و ناکۆکی دروست کردووە و کاریگەری کردووەتە سەر پەیوەندیە سیاسی و کۆمەڵایەتیەکان. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.